باشە بەڕێزان ئەمە وەکو لایف حسابی مەکەن وەکەوەی کە هەروە تۆزێ قسەتان بۆ کەم لەسەر ئەم شتانەی کە ڕوەدا ئەجینا من دانراوم بۆ ئەوەی کە تەنها شەڕەکەی من دژی ستەمی پارتی وێشێتی بێ بەڵام کۆمەڵە شتێ ئینسان ئەیبینەوە ئەیبیسێ حەقی خۆەتی کە هەروە تۆزێ ڕێی خۆی لەسەر بڵێت. عەزیزان کۆمەلگای ئێمە زۆر خراپ تێک چووە بەسەر یەکا بەڕاستی. با هەموو بەڕێزان کۆ ببنەوە هەروە 6 دقیقەیە قسەتان بۆ کەم وتر بەخواتان ئەسپێرم بەخێر بێن سەر چاو عەزیزان و خۆشەویستان. ئەو لایڤەی قەولم پیاوان هەرماوە ئینشەڵا بۆم هەفتەیە هاتەوە حتمەن لایڤەکەمانە بێت لەسەر مێدیاکارەکان ئەوە دووسێ جار هەروە ئەڵێ مشتیکەی بەسەرایەت ئاوا کورتە لایڤوشت بۆیە درانکەوێ. عەزیزان لەم ڕۆژانە خۆی ئەم سۆشیال میدیایە یان ڕێک کۆمەلگای کوردی با بڵێین پەیوەندی کۆمەڵایەتەکانیان وێران کردووە هاتون بۆ ناو سۆشیال میدیا لاحقەتە. بەڵام هەموو ئەمەش کە ڕوو ئەدا ڕاستیەکەی تەنها و تەنها بۆ شکاندنی یەکترە بۆ شکاندنی کەرامەتی یەکترە بۆ سوکاتیکردنە بە یەکتر یعنی فەزایەکی زۆر ناشرین و ناتەندروست هەیە لە حەقیقەتە کە سەرتاپا میدیای داگرتوتەوە. مەسەلەن لەم ڕۆژانە تەقە لە بەرازێکرا هەمووی بوو بە ئاژەڵ دۆست لەنی لە کۆمەلگای ئێمە دووڕووتر عەزیزان لە دنیا نییە بەڕاستی ئەمەندە ئینسانی ئێمە دووڕوە بەخێر بن سەر چاوی من باشە. یعنی ئەم کۆمەلگای ئێمە ئەتوانم بڵێم لە ئاسی دنیاە یەکەم کۆمەلگایە کە دابەش بووە بەسەر کۆمەڵێک ئەحزابی ڕاست هەتا ئەو پەڕی چەپ دینی هەر هەموو ئەمانەی سەرقاڵی یەکتر شکاندنن سوکاتی بە یەکترەکەن و بچووکترینش ڕەحم بە یەکتر ناکەن بەڕاستی. ئەمانە یعنی شەو و ڕۆژخەریکی شکاندنی کەرامەتی یەکترین یعنی لەزەت لەوە ئەبن کە ئازارە بن لەزەت لەوە ئەبین پێیان خۆشە کە سوکاتی پێ بکەن لەزەت لەوە ئەبین کە بێحورمەتی پێ بکەن بەڕاستی. مەسەلەن لە کاتێکی شاکە بۆ نمونە بەرازێکە کوژرێ هەمووی دەسەکا بەهین و ئەبێ بە ئینسپا بە ئینسان تۆ کاکە تۆ خۆت ئینسان دۆزی شوی بە ئاژەڵ دۆستی ئازانم کردەوەی و کابراکردەوەیەکی ناواقعی و نائینسانی بوو بەڵام تۆ جارێکە کۆمەلگاکە تۆ بەس خەریکی کوشتنی یەکتری بەس خەریکی سوکاتن بە یەکتری تی بەرازێک کوژراوە یان نەکوژراوە کابراشتێکی هەڵی کردووە یان تاوانیا خراپی کردووە ئەمە چیە بۆ لێم بووی بەوە تۆ گەر ڕاستەکەی جارەیە خۆ فێری کۆمەڵی ئەخلاقیەت کە ڕێزی خەڵک بگری کە کەرامەتی خەڵک نەشکێنی کە ئازار بە خەڵک نەگەێنی بەڵام تۆ کۆمەلگا ئێمە ڕێک نەخۆشە لە حەقیقەتە باڕواتان نەبێ زۆربەی زۆری ئەو کۆمەلگای ئێمە لەزەت لەوە بینێکە کە یەکتر پشکێن کە پەلاماری یەکتر بن بەڕاستی تەنها لەزەت لەم ببن بەڕاستی. یعنی ماقولی تێنانێکا کە من ڕێکنێگرم کە مناڵێکی پشکۆلەیە بۆ منسێ گوم خۆ تەربیەتی نییە لە ڕاستیە کاک باش. لەبەرەوە هەنێ قساکەم لەسەر ئەو مۆزوعی ئەوەی کە لەم ڕۆژانە مەسەلەی سەلاحەدین ئەیوبی و لوقمان و پێمانە تۆزێ قساکەم لەسەر ئەم مۆزوعان من نازانم خۆشەویستان بەڕاستی مەسەلەن کابرایشی وەکوام کە لوقمانی حاجی کەریم کە پێڵێن پێی لوقمان مەسەلەن کاتی خۆی ئەندامی ستافی کوردستان پۆست بوو لەگەڵ ئێمەیە چیمان پێ ئەڵێ بەم قسان لە ڕاستیە ئەبێ ئێمە تێبگەین چیمان پێ ئەڵێن تەواوی دینەکان لە زەردەشتەوە بیگرە بۆ ئیسلام بۆ هەر هەمووی باز لەسەر مەسەلەی باز مەسەلەن لەسەر چەمشی ئەخلاقەکان لە حەقیقەتە کە تۆی ئەم نوع لە ئەخلاقێت نزمەکەیتەوە بۆ ناو کۆمەلگا بە تف ئەدەوێ ئەوە بکەی چی لێتەوە فێرە بین بەڕاستی. من هێرشی کەس ناکەم لایەنگری کەسیش ناکەم بەڕاستی بەڵام سەرسەرێک کە تۆی بازە دینەکەی بەمانای کەلیمە ئەبێ لانێکم کۆمەڵی ئەخلاقێتت هەبێ کاکیشە قەچێکە ئەخلاقێت بە هەموو پیانە بە هەموو مانایە زەرورە هەموو دینەکان شەڕی ئەخلاقەکەن لە ڕاستیە. من پێم وایە کە گرێی کۆمەلگای بەشەری مەسەلە ئەخلاق لە واقعە کە تۆ ئەخلاق نەهێشتەوە بۆ ئینسانەکان بۆ ژیانی ئینسانی تۆ هیچ ناهێنیتەوە چاوەکەی من باشە کارم بەسەرەوە نییە. من لێرەوە بە کۆمەلگای کوردی ئەڵێم ئەوەندەی کە خەریکی ئەم شتە لاوەکیانن کە ئێوە کە خۆتانی پێوە سەرقاڵەکەن بڕۆن ئێستاتان چاک بکەن ئێستای کۆمەلگای کوردی بڕۆن چاشیکە زەحمەت نەبێ. سەلاحەدینی ئەیوبی نە بە قسەی لوقمان خراپە بێ بەڕاستی و نە بە قسەی ئەوانەشی باشە بێ کە دیفاعی لەکەن مێژووی ئەو کابرایە خۆی چۆنە هەر ئەوە مێژۆکەیەتی لە واقع لەبەرەوە بۆشی ناچن بیر لە کۆمەڵی مەوازعی گەورەترکردن لەو کۆمەلگایە. سەلاحەدینی ئەیوبی 850 ساڵ بەر لە ئێستا وەفاتی کردووە کاکە ئەو کاتە ئەو بە هزری خۆی بە مێش توانوێتی کۆمەڵێک کێشە و شەڕی کردووە دەوڵەتی ئەیوبی دامەزراندووە باشە ئێوە 30 دانە ساڵی ڕێکە لە باشووری کوردستانە ناتوانن حکومەتێکتان هەبێ کاکەژیان ناتوانن حکومەتێکتان هەبێ.
یەک کۆمەلگاتان پارچە پارچە وێران کردووە بەس خەریکی سوکاتیکردن بە یەکترین یا هەرێکێ بە ناوی دینەوە یەکێ بە ناوی مارکسەوە یەکێ بە ناوی نازانچیەوە بەس خەریکی ئەمە لە ڕاستیە ئەگەر کەسانێک ڕەخنیان هەیە لە سەلاح الدین ئەیوبی یان لە هەر کەسێک ڕەخنیان هەیە بفەرموو بە فاکت قسەکانی خۆ بکە کاکە بفەرموو خوێندنەوەیشی هەمەلایەنە بکە بە کوردی بناسیێنە با خوێنەر بزانێت کە جەناب عەڵێکی ئەوانەیشی کە لە ئەنگلیس سەلاح الدین ئەیوبین بۆ نمونە بڕۆن مێژوو بخوێننەوە ئەتوان بێن گفتوگۆ و مناقەشە بکەن بۆ ئەوەی کە جیلەکانی ئەمڕۆ لەو مێژوانە تێبگا یعنی بتوان خزمەت تێ بکەن لە واقعە تۆ کاتێک بە تف و دانیشی بای سەلاح الدین ئەیوبین بۆکەی ئەویش لەولاوە بە دایک و خوشتایەتە خوارەوە جوێن بە ژن و مناڵی یەکتر ئەدەن باشە کۆمەلگای ئێوە چیمان فێرەکەن لە ڕاستیە ئێوە چیمان فێرەکەن چی فێری جیلەکانی ئێستاکەن زەحمەت نەبێ خۆ بەم شکاندن و سوکایەتیش لە مەسەلەکان ناگۆڕێ جگەل لەوەی کە فەوزایەک ئەنێنەوە نائارامی دەرونی هەتا بۆ خۆشتان نەخڵقێن لە حقیقەتە ئێستا جوێنەوە مامۆستا ئاینێ بوو لەگەڵ لوقمانەکە لە تەلەڤیزیۆنیان ئاتیا قسەیانە کرد هەر هەمووی سوکایەتی و هەمووی شکاندنی یەکتر بوو لە واقع بڕواتانە بێ خۆشەویستان لە ساڵانەوە پێنجی کورد سەلاح الدین ئەیوبی هەر ناناسێ خۆشەویستان ڕەنگە خەڵکانە ناویان بیست بێ وەکو ناو بیستن ئەجینە هەر نازانن مێژوەکەشی چۆنەوە چۆن نییە کاکە یعنی هەستەکەی کە هەموو مەسەلەکان بووە بە مەسائلی بازرگانی و پارەپیاکردن لە هەمووی خۆشە گروپێکی تر پیا بووە بە ناوی زەردەشتیەوە لەگە حکومەتی هەرێم و پارتیان ئەڵێ ئێمە نوێنەری زەردەشتین و ئێمە لوقمان ئەو نیە و ئێمە ئەوەین بەداخەوە بەڕاستی هەموو دینەکان بوون بە وەسیلە بۆ کۆمەڵێک خەڵک کە لەسەری بۆ خوان ئەژین و پارە پیاکەن نەک ئەوەی کە بێن ڕێگای چاکە پیشانی خەڵک بن لە واقع نەک بێن و ڕۆحیەتی بۆ نمونە بە یەکەوە ژیان کاکە گیانی لێبوردەیی کاکە گیانی سەبر و ئارام گرتن کاکە ئەوەی کە کوێ لە یەکتر بگین و کە فێر بین هیچمان پێ ناڵن ئێوە بە شەڕەکەن مەلایە گوێنەیە مارکسیە گوێنەدا کافریە گوێنەدا هەش کەسەیە گوێنەدا یعنی هیچ کەسێ نییە کە بێ دابنیشێ ئەم کۆمەلگایە ئینسان شتێکی لەوە فێر بێ لە واقع من لێرەوە بەدەن لە قسەکانی ئەو لوقمان بۆ نمونە کە ئەو جوێن و سوکاتیانەیە کا و تف و نازانم ئەلەم بابەتانە کە بەڕاستی ئەمە زمانی گفتوگۆ زمانی قسەکردن نییە و ئەمە بەڕاستی عیبە و شوورەیە و ئەمە بەڕاستی هیچ بەرهەم ناهێنێ جگە لە فەسایەکی ناشرین و تەندروست حتى ئەگەر تۆ بدەوێت ئاینەکەی خۆتت کە زەردەشتە بیبێتە ناو موجتەمەعەوە ئەبێ بە حرمەتەوە بیبێ ئەبێ بەڕێزەوە بیبێ بەڕاستی ئەبێ خۆشەویستی بچێنی بۆی خۆشەویستی بدوریتەوە ئەیلەوە تۆی بە جوێن و سوکاتی ئیهانە دەست پێەکەی تۆ هیچ بەرهەم ناهێنی بەڕاستی عەزیزان و خۆشەویستان من لێرەوە قسەکانی خۆم و ڕەخنەکانی خۆم لە ئەحزاب ئیسلامی سیاسیەکان بە وتەیشی عەبدوڵڵا ئۆجەلان دەست پێەکەم هیوادارم کە لەم و تێبفکەن و تێبگەین عەبدوڵڵا ئۆجەلان ئەرێ سەیری جیهانی سێهەمی سەرمایەداری سەردەم بکەیت ژیان بە هەموو شێوەیەک پیس و بۆگەن بووە مرۆڤەکان لە مرۆڤایەتی کەوتون پیاوەکان و ژنەکان ڕاستەقینە نین مێژوو ئاین وەک کتێبە پیرۆزەکان بوونەتە ئامێرێکی درۆ بۆ دەسەڵات و دەستڕۆشتوەکان سەرەتا ئەخلاق ویژدان یاسا هیچ بەهایەکی کۆمەڵایەتیان نەماوە قسەکەی ئەوەیە ئەگەر ئەمانە کۆنتڕۆڵ نەکرێ ئەو کەسەی بەخۆی بڵێ من مرۆڤم دەتوانێت ناتوانێت ئەم جیهانەیە بژی بەڕاستی جیهانێکە سەرتاپای خیانەتە لە واقع خۆشەویستە بۆیە ئەم قسانەی کە ئێستا من ئەیکەم لە حوزوری ئێوەیە دوور و نزیک پەیوەندی بە ئاینی ئیسلامەوە نییە هەمووتان لەوە تێبگەن بەڵکو من بەوانەی ئەڵێم کە بە ناوی دینەکانەوە جا چ ئیسلام بێ چ مەسیحیەت بێ چ کاتۆلیک بێ چ نازانم بوزی بێ چ نازانم زەردەشتی بێ کە بە ناوی ئەمانەوە بەڕاستی دووکانیان داناوە هەمووی پارەی پێپەیاکات سەردەمانێک کە من مناڵبووم و تازە پێگەیشتم مامۆسایەکی ئاینی دابنیشتایە لە ڕوومان نەبوو قسە بکەین مامۆسایەکی ئاینی هەبسایە ئێمە لەبەری هەڵەسێن و ڕزمان لێگر لە جادەیە لە کۆڵانە لە هەموو شوێنێکە ئێستا مامۆسای ئاینی جوێنی ئەخلاقی بە خەڵکەدا کاکەی هاوارە ها بابا صلاح الدین ئەیوبی دیارە بەڕەگەز کردبووە بەڵام ڕابەرێکی ئیسلامی جیهانی عەرەب بووە تێکۆشاوە لە پێناوی ئەو جیهانبینی کە جیهانی ئیسلامیەوە بڕای پێ هەبووە جا تۆ لەگەڵیتی یا لەگەڵێنی تۆش ئازادی بەڕاستی
هەموو کەسێکی ئیسلامیش بۆ خۆی مافی خۆیەتی کە پشتیوانی لێ بکە بەڵام ڕەخنەگرتن دێ ئاساییە ئەو هێڵی سویش نییە باسی ڕەخنەیەکەم ها باسی تف و جوێن و سوکاتی ناکەم لە حەقیقەتە کاکە باسی ڕەخنەکەم بڕۆ خۆ ئەمە گفتوگۆ هەڵەگری ئەم مۆزوعانە ئەمڕۆ گوێم لە وتارێکەوە بووکە یوسف زێدان باسیەکە ئەڵێ سەلاحەدینی ئەیوبی 800,000 خەڵکی بێتاوانی کوشتووە شار و دێهات و کتێبخانە گەورەکانشی سووتاندووە ڕا قەیچێکە تۆ لەگە سەلاحەدینی ئەیوبی ئەم مێژووی پێشەوە نەکەرەوە بێ بۆ من باسکە بڵێ ئەمەوانی ئەوەی تری وایە باشە بەدەل لەمە عەزیزانی من سەلاحەدینی ئەیوبی پێشەوەی ئیسلام بێ پێش ئەوەی کورد بێ مرۆڤ بووە مرۆڤ باشە سەرپەرشتی دایان شەڕی کردووە چۆن نەبێ ئەم ئینسانە بێ غەل و غەش بێ چێ لە ئێمە بێ غەل و غەشە بەڕاستی خۆی ئینسان بۆ کاکەشێن ئەم قسەی من لێەوە نییە کە دابنیشم وەکو کۆمەڵی خەڵک دائانیشێ ڕەخنەی سەلاحەدینی ئەیوبی ئەگەر لە کاکە بۆ کورد تێنە کۆشاوە و دەوڵەتی کوردی دانە مەزراندووە و نازانم کوردایەتەکەی هین بووە بەرز بۆتەوە کە تۆ شت نازانی بۆ نەخۆتەوە قسێکی کاکیشین مێژووی دروستبوونی نەتەوە چەند سەد ساڵ دەستی پێکردووە کاکە 800 ساڵ بەر لە ئێستا تەنانەت ئینگلیزەکانیش نەتەوەیان دروست نەکردبوو هێشتا چ جای بگابەتین بە جیهانی ڕۆژاتی ناوەڕاست کە هەمووی قەبیلە و هەمووی هۆز و هەمووی خێڵ و هەمووی ئەلەم بابەتانە بووە کاکیشین نەتەوەی چیشتی چی کو هەبوو لەمەش بەدەر کە من قسەکانی لوقمان بە سوکاتی بێ حرمەتی ئەزانم بەڵام لە 2016 ئەم قسانە کراوە بۆچی لە 2016 دوای 5 ساڵ ئەم قسانە ئەهێنن بڵاوی ئەکەنەوە ئەم فەساسە دوست ئەم هەموو بێ حرمەتیە بێکترەکەن بەڕاستی هەتا پەرلەمانی ژنوکشی یەکتیش ئەدەن ئەلەوە ئێمە وتمان قسەکەی لوقمان قسەی بێتام و بێمانایە بەڵام بەڕاستی ئیسلامە سیاسیەکانیش هەزار قات قسەی سوکاتیان کرد چونکە ئەوەی لوقمان ناڕۆژیکی بوو ئەوەی ئەمانش دیسان هەن بە نالۆژیکیانە وەڵامیاندایەوە کەواتە ئێوە جیازیتان چییە زەحمەت نەبێت ئەم دوو نالۆژیکە بدا بە یەکا یەکتر پشتێنن چی لە مۆزوعەکانە گۆڕێ بەڕاستی ئێمە ڕەخنەمان لە سەلاحەدین هین هەیە سەلاحەدینی ئەیوبی هەیە ببورن ڕەخنەمان لێ هەیە زۆر ئاساییە باسەکە سەرەوەی بۆ نمونە کەسێک و سەهروەردی لە ژوورەکە داناوە تا لە برسا مردووە ئەمانە هەمووی واقعە لە ژیانە لە ڕوویاوە لە ڕاستیە بەڵام خۆ تۆ ناکرێت بە بێڕێزی ئەمانە چارەسەرکەی یا بە بێڕێزی وەڵام بمە بدەیتەوە من کە ئاوا قساکەم لەبەر خاتی ئیخوانیەکان نییە لەبەر مرۆڤبوونی خۆمە بەڕاستی ئەگەر ڕەخنەیەکم هەیە ئەینووسمەوە ئەچم مێژوو شەنوکەوەکەم هەموو ئەوە تەواو سەلاحەدین ئەیوبی کە تا 800 ساڵ لەمە پێش ژیاوە و مردووە تا ئێسەی لە تاریخە ناوەکەی ماوە یعنی بۆ خۆی شتە باسکردن لەمە شتێکی ئاسایی شتێکی عەجیب نییە بە هەموو ڕەخنەیەکیشەوە بەڵام قسەی سەر ئێمە لەسەر تفوس سوکایەتی ژوێن و ئەلەم بابەتانەیە پاشانیش زۆر کەس باسی ئەوە کاڵێ کاکە سەلاحەدین ئەیوبی قودسی ڕزگار کردووە کورە قودس ئێستا قوڵی کراوە بەسەر کاکە لە دوای ئەو هەموو ساڵێشەوە کو ئێستاش قودس ڕزگاری بووە لەش ئاسیا هەر خەریکی یەکتر کوشتن ئێستاش ئینسانی ئێمەی کورد زۆر سێرە خۆشە ئەوە شەوێ لە پاڵتاکە سەیرەکەم ئاوا بۆ خۆم دانیشتوم بەلایەوە ئەدمینم سێرەکەم دوو گروپ شەڕیانە لە پاڵتاکە خۆشەویستان لە ژووری کوردستان دەنگی ئۆپۆزیسیۆن شەڕیانە یەکیان ئەڵێ حەزرەتی عەلی لە دواوە لێی درراوە بە خەنجەرەکە لە کاتی نوێژە گروپێکی تریشیان ئەڵێ نەخێر کە ئاوا لای کردوتەوە لە پێشەوە لێی دراوە لە سنگی دراوە هەچی بێحرمەتیە بە یەکیانە کرد لەسەر ئەمە دوای مایکم گوتم کاکی ژیان حەزرەتی عەلی بە چەقۆ کوژراتەوە بە خەنجەر کوژایتێت پێش و دووە ئەم فەتەنەی بۆچی لە ڕاستیە کۆمەلگای ئێمە زۆر سەیرە پاشانیش سێری ئەو خاشپەرستانە کە سەلاحەدینی ئەیوبی شەڕی لەگەڵاکردن بە نمونە ئێسش هەرماون خاشپەرستەکان و مەسیحیت و هەنوو باڵادەستن باشە بڕۆ ئەم دنیایشان دروست کردووە کە دنیای ئەوروپایە بە ملیۆن ئینسانی مسلمان لە ئێرانەوە لە عێراقەوە لە سعودەوە لە ئەفغانستانەوە لەمانەوە لە ئەفریقاوە یە لە ئەوروپا ئاژی کە خاشپەرستەکانی دروستیان کردووە بەڕاست ئەو زمانە من بەڕاستی حەزم لەم لایڤە نەبوو بەڵام کاتێکە مەلا مەسهەرێک ئەبینم شمشێری دەرەهێنێ بۆ زمان بڕین ناکرێت ئینسان بەڕاستی بێدەنگ بێ بەرامبەر بەوە ناکرێت بەڕاستی بۆیە وەڵامی ئیسلامی ئیخوانیەکان بە لوقمان هەر هەمووی جۆن و سوکایەتی بوو مەلا مەسهەر ئەیوت وەزیری ئەوقاف بم زمانت ئەبڕم ئەمە عەقڵەتی داعشە لە ڕاستیە
جاخۆ پارتیویشتری تا ئێستا زمانی خەڵکیان نەبڕیوە یا کوشتیانە یا ترۆریان کردووە یا زیندانیان کردووە کاک مەلامەسەر تۆ بە چ حەقی زمانی خەڵک گەبڕی لەسەر کابرا و قسەی کردووە با قسەکەشی خراپ و ناشرین بێ بەڕاستی کەواتە هیچ جیاوازیەکتان نییە تۆی زمان بڕ ئەوی تفکر هەردووتان تا یەک تەرازوان بەڕاستی هەردووتان نەورۆز بۆ خۆشەویستان کۆمەڵی خەڵک لەم ئیخوانیانە ڕێزم بۆ هەموو لە یەکتان هەیە بێحرمەتی نەماوە بە نەورۆزی نەکەن باشە بە شەرتێکیش مامۆستا عەلی باپیر باسی کردووە کە هیچ دەقێکی قورئانی نییە کە نەورۆز حرام بکات باشە دانێکی تر ئەڵێ هیچ دەقێک نییە کە حەڵالیشی کردی بێت دەقێکێکە با حەڵالی نەکرد بێت و بە حرامشی نەکرد بێت بۆچی نەبێت خودی پێغەمبەر خۆی بڕوای بەوە هەبووە کە ئەبێت داب و ڕسوم ڕێزی لێ بژیرێت ئای لەوە تۆش ڕێزی جەژنی نەورۆز بگرێت چییە یعنی خۆ ئەگەر دەقێکی قورئان هەیە بڵێ نەورۆز حرامە و قەدەغی لەم بابەتانە ئۆکەی بیخە لە ڕوو زەحمەت نەبێت دەی نیتە بەڕاست کەواتە تۆ لەم لاوەڵەی زۆرینەی خەڵکی کوردستان لەبەرەوەی موسڵمانن دابێ بێڕێزی بە ئاین و بەدین بکرێ زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستانیش بڕوایان بە نەورۆز هەیە ئەچن جەژن بەهارە ئەڕۆ سەیرانەکەن تۆ بە سوکاتی پێەکەی بە زۆری نەکاکە چ جیاوازیەکتان هەیە ئێوە لە حەقیقەتە هەتا تۆزە واقعی بن حاجی کاروانێک هەیە لا خۆی بێ وەڵامێکی تر بداتەوە کە ئەخلاقیەتەکەی لەوەی لوقمان جوانتر بێ حاجی کاروان ئەڵێ ئێوە تۆ دایک و خوشتی خۆ حەڵاڵەکەیت و نازانم ئەڵەم قسە قۆڕانە ئەی بە کاکە تۆ چ مەلایەکی تۆ چ حاجیەکی تۆ قسە قۆڕانەکەی کاکە تۆ پێ عیب نییە بەڕاستی با بڵێن بەرامبەرەکە بێڕێزە ئێ تۆ بەڕێز بە کاکە بەرامبەرەکە نامحتەرەمە دەی تۆ محتەرەم بە زەحمەت نەبێ بەرامبەرەکە بێئەدەبە دەی تۆ بەئەدەب بە زەحمەت نەبێ کە تۆ ژۆکە ئەووا بووی کەواتە هیچ ئیدعایەکت نەبێت تۆ شەرۆکە ئەووای بەڕاستی ئێوە هیچتان پێ نییە هەر نەسیحەتی خەڵکەکەن هەر گوێنەدەن هەر سوکایەتیەکەن هەمووشان خۆشەژین بەڕاستی هەمووتان پاشایانە ئەژین ئێوە لە کوردستانە کاکە دانەیەکی تر خۆشەویستان بۆ لوقمانی نووسی بوو ژن و داک و خوشکی ئاوا لێ یەکەم کەچی کۆمەڵێک لەم ئیسلامی سیاسیانە بۆیان نووسی بە دەست خۆش برا خوا جەزا باتۆ کابرا جوێنی بە دایک و خوشکی هاوە کاکە خوا جەزای چی باتۆ ئەی هاوار یعنی واتە لەبەرەوەی کە لوقمان هەڵی کردووە ئەگەر حرمەتم بۆ ئێوە سوار کچ و ژن و دایک و خوشکی ببن خوا جەزاتان ئەیاتەوە وەڵا عەیبە بە قورئان وەڵا عەیبەن قسانە بڕواتان نەبێ خۆشەویستان دانیشکە نووسی بووی ئەگەر ئێستا لوقمانم بەردەستکەوێ کوژم سوێن بە ئیلاهی نازانێ سەلاحەدین ئەیوبیشتیە باشە ئەی پارتی ئەی یەکێتی ئەی ئێران ئەی تورکیا عمودێکی بڕوێتە خاکەکەمان ئاومانە بە نەوتمانە بە هەموو شتێکمانە بە ئەی بۆ ناشن ئەوانە بکوژن سەلاحەدین دەمیرتاش خۆشەویستان ئەوە 3 ساڵ و شتێکی تریان حکومە جەماعەتی ئەردۆغان حکومێنە ئەی بۆ هەڵوێستان نییە زەحمە نەبێ لەسەر ئەوانە کاکە کێ کاروان و کاکە مەلا مەسەر و کاکە چێوانە بابەتانە ئەی بۆ هەڵوێستان نییە خۆ کابرا هیچ تاوانێکی نییە تەنها کوردەوە ئەڵێ با بە زمانی خۆم قسە بکەم ئەڵێ با خاوەنی خۆم بم ئەڵێ با لەگەڵ تورکا بە ئازای بە دیموکراسی بۆ خۆمان بشین ئەی بۆ هەڵوێستێکتان لە بەرامبەریان نییە ها ئۆژەلان 22 ساڵە زیندانایە ئەی بۆ هەڵوێستێکتان نییە زەحمە نەبێ لە بەرامبەر ئەو شتانە والله عزیزان سبینێ ئەم ئەردۆغانە بمرێت ئەم مەلامە سەر خۆراسانیە دەسەڵاتی هەبێ ئەوەی قسە بە ئەردۆغان بڵێ زمانی ئەبڕێت هەر ئەم ئەردۆغانی ئێستا دەسەڵاتی هەبێ ئەوەی باسی زەرقاویکە زمانی ئەبڕێت چونکە من لەسەر گۆڕی عوسمانیەکان بینیم کە چۆن ئەگریا و عوسمانەکان هەمی خوێن ڕێژ بووە کاکە هەر بڕۆ سەری ئەو فیلمانە کە تووشیا خۆی دەریەکە بزانن چۆن باسی عوسمانیەکانەکە خەڵکی تێیە 6 منداڵی خۆی 6 کوڕی خۆی کوشتووە بەدەیان برا یەکتریان کوشتووە خۆ مێژووی عوسمانیەکان لێ ئەوەڵەوە هەتاوەکو کۆتاییان پێ هاتوو تەنها خوێن ڕشتنە کاکە تەنها کوشتن و بڕینە ئیشانازی بە چیوەکی تۆ کاکە باشە بۆیە قسەکەی لوقمان وە خودی بیرکردنەوەکەی بەڕاستی داوەشینە بەڵام وەڵامی ئیخوانیەکانیش ئەوانەی کە وەکو داعش بیرەکەنەوە بەڕاستی هەر داوەشینترە فەرقی چییە کاکە والله خۆشەویستان ئەم بەڕێزانە ئەمەندە گوێن ئەدەن ئینسان نارە گفتوگۆشیان لەگەڵاکە کاکە نایت هەر جوێنە سوکایەتی من یەک کۆمنتم نووسیوە لەسەر مەسەلەی نەورۆز کۆمنتێک ها باشە بڕواتانە بێت دەیان ئیسلامی بووە نووسین گوبخۆ دایکیوە خوشکیوە ئەمانە وا تێگەیشتوون ئەگەر قسەیەکمان کردمە بابە نەورۆزمان پێ خۆشە
سواد دایک و خوشمان بن ئیتر لە مەشتێکی مهم و عجیب و غەرایب و ئەلەم بابەتانەیە یا ئێمە کافرین بەس بۆ کراوین سواد دایک و خوشمان بن بابە عیب ببرەی من قسەکەی من لەسەر ئەوەیە خۆشەویستان بۆیە لایڤەکەم کردەوە هەردوو تەرەفەکە ئەوەی تەنیا پیا هەڵدان ئەزانێ بەبێ لێکۆڵینەوە و ئەوەی تەنها ڕەفزکردن ئەزانێ بەبێ لێکۆڵینەوە هەردوو تەرەفەکە بەڕاستی نەخوێنەوەرە و هەردووکیشیان بەڕاستی دەبەنگن لە حەقەتە چونکە زمانە بۆ گفتوگۆ نییە چونکە خۆشەویستانی من ئاسانترین شت ئەوەیە کە تۆ ڕەفزیکەیت و ئاسانترین شت ئەوەیە کە تۆ پیا هەڵدەیت هیچ بیرکردنەوەی ناوێت یا ڕەفز یا پیا هەڵدان کەس لە سەلاحەدین ئەیوبی ناناسن ئادەی ئێوە پێم بڵێن چەند کتێب لەسەر مێژووی سەلاحەدینی ئەیوبی لە کتێبخانەکانی کوردیا هەیە زەحمەت نەبێت ها چەند دانە هەیە ئەدی پێم بڵێن هیچ ئێوە یا پیا هەڵەدەن یا دوژمنایەتیەکەن هەردوو کشتیان کوێرانەیەکەن بەڕاستی یە بڵێن بخوێنەوە کاک هەمووشی چاودێکەریەکەن سوێن بەو خوایە بە هەزاران کە جوێنی بۆ لوقمانەیەوە نازانێت سەلاحەدین ئەیوبی مێژوەکەی چۆنە هیچی نەبیستووە بەس ناوەکی بیستوتەوە هەر لە خۆ دوای قەرەباڵغی کەوتووە هەر بە قورعان ژنێک باسی نەورۆزی لێ پرسن خۆشەویستان خانمێکە ئەڵێ یەشین بۆ نەورۆز و نەورۆز وا خۆشە ئەوەیە کەسەکە پێ ئەڵێ ساڵی کوردی چەندەیە نایزانێت 1 ملیۆن بێحرمەتیان پێکردو خۆشەویستان ساڵی کوردی نازانێت کاکە بەکاری نهێناوە ئەیلۆ هەر پێرێ بە برادرێ بە منی وتی کاکە ساڵی کوردی سا چەند وتم وەڵا نازانم سەیری گۆگلم کرد 700 ساڵی بخەسەر 2000 نازانم چەند وەڵا پێ وتم ئەوە ناکە بەنبوون ئێستا بە ئەو ڕقەمی نییە ئەمە چییە یعنی با نەیزانی چییە ئێمە هەر ئەمە بەکارهێنین 2021 ئەوەی کە بەکارنی ئەکەی ئینسان بیریچێتەوە ئەرقەم و ئەلەم بابەتەن یا مامۆسای کێشەیەوە و سەلاحەدین کەی لە دایک بۆ کەی مردووە ئەمە مەکەی کێشەیە کاکەی ئێمە کە بە مێژووی ئیسلامە ئاشیتەوە ئێمە سەدان زانا و دانای ئیسلامیمان هەیە کە ئەمانە خزمەتیان بابە هەیە جوغرافی ناز بووە هەیە داهێنانی کردو لەبارەی زانستیەوە باشە بەڵام سەلاحەدین ئەیوبی فەرماندەیەکی ئەسکەری بووە کەچێکی ئازا بوو ئەوە بۆ شەڕی کردووە چی کردو ئەمە فەرقی هەیە بەڕاستی دژی خاچپەرست بووە دژی مەسیحیەت بووە ئەمە هەمێ ڕاستە تا کێشەی قودسیش ئێستاش هەر کێشەی قودس ماوە خۆشەویستان کەواتە ئێمە پێویستیمان بە خەڵکی زانستپەروەرە پێویستیمان بە خەڵکێک کە زانست بەرهەم بێنێ بەڕاستی نەک کوشت و بڕوش و شێروەشاندن خۆشەویستان یا فیشەک تەقاندن و ئەلەم بابەتانە ئێوە لەن قودسی ڕزگار کرد قودس هەر کێشەکەی هەرماوە دوای 800 ساڵیش کەواتە کێشەکان بە کوشت و بڕ و یەکتڕەتکردنەوە بەڕاستی چارەسەر نابێ تەنها خۆتان عەزیەتە هێن و تەواو بۆیە ئێمە پیاوی زانستمانەوێ نەک خوێن ڕێژ و بکوژ و ببڕ و ئەلەم بابەتان حەخوا من بڕواتانە بێ من لەگە کوشتنی کافریشانی بەڕاستی قسەکەم کافریش خوا دروستی کردووە تۆ بۆ نیێ بیکوژیت بەنای ئەوەیە کە من ئیسلام و ئەو بێدینە حەقت نییە بەڕاستی بیکوژیت تۆ دەستکاری ئیشی خوامەکە خوا دروستی کردووە کاکە توانێ قەناعەتی پێ بکە مسڵمان بە نەوتوانی واسی لێ بێنە با خۆ لە دنیا تۆڵی لێ بکات تۆ بخاتە جەهەنەمەوە بۆچی خۆ من دڵنیام لەوە بەیانی ئەم گروپانەی کە ئێستا هەن بە ناوی ئیسلام و ئەوانەوە قساکەن کە هەمووی پارە پێیاکە دڵنیاتانەکەم بەیانی ئەگەر شەڕی کافر و مەسیحەت و چی ئەوانش نەمێنێ لە ناوێکە یەکترە کوژن باش ناوێک یەکترە کوژن کاکە چکە مێژوو ئەمان پێڵێت یەک خەلیفەی مسلمانانم پێ بڵێ لە حەزەتی عەلیەوە لە عومەرەوە لە ئەبوو بەکرەوە لە عوسمانەوە کافر کوشت بێتی خۆتان کوشتوتانە کاکە ئێوە کوڕی حەزەتی عەلی داما و خۆی و یارەکانی ئێوە خۆتان سەرتان بڕین کاکە خۆ کافر نەیکوشت و بێدین و مەسیحی نەیکوشن کاکە خۆ خاچپەرست نەیکوشتن خۆتان یەکتان کوشتووە کاکە تۆ بەڕاستی من زۆر خۆشەویستان بەداخەوم لە دژی پارتی قسەیەکەی بە جوێن و سوکاتی ئانوی بێدەنگت کرد دژی یەکێتی یا گۆڕان قسەکەی بە جوێن و سوکاتی ئانوی بێدەنگت کرد دژی ئیسلامە سیاسیەکان قساکە وەکو یەکگرتو و کۆمەڵ و ئەم بابەتانە ئەیانوێ بە جوێن و سوکاتی بێدەنگەکەن کاکە ئەمە کەی وایە کاکە یعنی تۆ دەسەڵاتی جوێندانت هەیە ئەدەوێت خەڵکی بێ پێدەنکەی ئەگەر پۆلیسی هەبێ ئەگەر ئاسایشی هەبێ ئەگەر زانیاری هەبێ ئەگەر پاراستن هەبێ ئەچی لەو خەڵکاکەیت وەڵاوەکو مەلامەسە زمانە نەبڕی بەڕاستی هەڕێک زمانە ئەبڕی کاتۆ بڕۆ بەشتی نییە خۆشەویستە من لە دنیاە حەزەکەم ئینسان ڕاستگۆ بێ لەگەڵ خۆیان مەسعود عەبدولخالق ئەڵێشی ئەڵێ سەلاحەدین کە وەختێ مردووە 45 ڕوپێ هەبووە ئۆکەی زۆر باش 45 ڕوپێ هەبووە باشە ئەی بۆ لە سەلاحەدین ئەیوبی ئێوە فێری شتی باش نابن بۆ حرام خۆریەکەی کاکە مەسعود عەبدولخالق ئەی بۆ حرام خۆریەکەی خۆ بۆ بە پارەی حرامەژیت
ئەی بۆ دیفاع لە سەلاحەدینی ئەیوبیەکەی بنمونە کە ئەو کەسێک بۆ هەموو دەسەڵاتەوە کە مردووە 45 ڕوپێ هەبووە ئەی تۆ ئێستا چەندت هەیە تۆ بە حیاتی ئیش ناکەیت ها ئەی چۆنشی زەحمەت نەبێ بۆ پارە لە بەرهەم ساڵە وەرەگری کاک مەسعود عەبدولخالق بۆ پارە لە قەیوان وەرەگریت ها ئەم دوکانە سیاسی بە پارەی چێداناوە زەحمەت نەبێت جگە لە بەرهەم ساڵە قەیوان خۆ پارانە هەمی حرامەکەی وەرەگرن بە وەڵڵاهی هەمی پارەی دزیە پارەی ئەو خەڵکە قوربەسەری کوردستانە ئەی بۆ لیان وەرەگرن و ئەی خۆن زەحمەت نەبێ ها تۆ بۆ پارە لە بەرهەم ساڵح و لە قەیوان وەرەگری وەکو گەزە و مازوو ئەی خۆیت ها بۆ هەموو شتێ بۆ خۆتان حەڵاڵە بەڵام بۆم عالەمە حرامە ئایلۆ من یەک پرسیارم کردو خۆشەویستان ئەڵێم مەلا عەبدولەتیفی سەلەفی ئەم دەور و دوکانە و تەلەڤیزیۆنی ئامۆژگاری و ڕادیۆ و نازانم ئەمانەی بەچی داناوە کەژی جوێرم پێدەن خۆشەویستان ئەچن جوێرم پێدەن ئەڵێم پارەکەی لەکوێ داناوە جوێرم پێدەن دەی باشە ئەگەر بەیانی من بڕۆم بۆ سلێمانی تیڤیەک دابنێم سەتەلایتێک دابنێم 500 مۆزەف ئیشی تیا بکە نازانم دەور و دوکان دابنێن ناڵێن ئێوە لەکوێتان هێناوە ئارام ئەحمەد ئەمە لەکوێ و زەحمەت نەبێ پێم ناڵێن باشە ئەمە کفرە ئەگەر من ئەم پرسیارە بکەم بڵێم ئادەی جەماعەتی سەلەفیەکانی عەبدولەتیف ئەم پارەی لەکوێ هێناوە زەحمەت نەبێ ئێوە نە ئیشەکەن نە کارەکەن بەچی ئەژین زەحمەت نەبێ کاک سەلاحەدین باگین تۆ بەچی ئەژیت لەنەوە یەکەوە ئیش نەکردوتۆ ئەو موچەی کاتە هیچ چێ بۆچی وەرەگری هەموو ساڵەتەوە هەموو پارەیە مامۆستا عەلی باپیر ئەو موچەی کاتە هینی چێ بۆ ئێوە هەمووتان دەوڵەمەندن بۆ ئێوە هەمووتان خانوتان هەیە بۆ ئێوە هەمووتان ژیانتان شاهانە هەیە ئەی بۆ ئارام ئەحمەدیەتی بنمونە بۆ بەشی ئینجانێکش عەزەم لە هەر حەوقەڵی دنیای نییە ئەی ئێوە لەکوێتان بوو کاکیشین لەکوێ خۆ کاکان پرسیانە حرام نییە کاکە خۆمە کفر نییە ئێوە کە من ئەم قسەیەکەم تۆ پرسیارەوە کافری لەکوێ هێناوە کاکیژە جوابم بەرەوە کاک سەلاحەدین بەهادین ئەڵێ کاک عەلی باپیر ئەڵێ مەسعود عەبدولخالق ئەڵێ مەلاتیفی سەلەفی ئەڵێ پێم بڵێ ئێوە ئەم سامان و پارە و ژیان و لەکوێ هێناوتانە ئێوە زەحمەت نەبێ کە ئەم قسانەکەم گوێرم پێدەن سەگ باب چۆماسی لەتیفی سەلەفیەکەیت و باش سەلاحەدینەکەیت و باش عەلی باپیرەکەی ئەی بۆ ئەوانە موچیان هەیە زەحمەت نەبێ هیچی زەحمەت نەبێ یعنی ئێوە هەر بخۆن و ئێمە ڕاستیەکان بڵێن هەر گوێنمان بنێ ئەشۆ بیلا ئێوە کافرن ئەشۆ بیلا ئارام ئەحمەد مامۆستا ئارام ئەحمەد وەکو ئینسانێکی ڕاستگۆ وەکو ئینسانێکی ئاینی وەکو ئینسانێکی موسڵمان فتوا ئەدەم کە ئێوە سەر لەبەرتان کافرن ئێوە مرتەدن و ئێوە پارەی حرام ئەخۆن و ئێوە درۆ لەگەڵ خەڵکا ئەکەن درۆ لەگەڵ دینە ئەکەن درۆ لەگەڵ خوا ئەکەن و ئێوە هەر هەمووتان بە پارەی ئەو دەسەڵاتە ئەژین کە ئەو دەسەڵاتە سەر لەبەری پارەکەی دزیە تاڵانیە هی مناڵە شەهیدە هی خەڵکی هەڵەبجەیە هی ئەنفالەکانە کۆیان کردوتەوە ئەیەن بە ئێوە بۆی دیفاعیان لێ بکەن ئەشۆ بیلا ئێوە مرتەد و کافر باشە ئەشۆ بیلا بە نای دینەوە خۆتان ئەژین ئێوە تەواو ئێمە لەسەر و ئەمەیشەوە خۆشەویستان ئێمە هەمیشە خۆمان بەسوو گەزانین هەر وەکو کۆکو کودوامان لێکراوە بەڕاستی کە خۆمان بەسوو بزانین برادەرێ بۆی نووسیمە بێوارە کاگەرم تۆ خۆ لە قەرەوە قەزیانە مێشکە تۆ عەرەبیەکە و فول نییە تو شەرەفتان خۆشەویستان هیچ کاتێ بینیوتانە لە تیڤیەکی عەرەبیەوە لە تیڤیەکی فارسەوە لە تیڤیەکی تورکەکانەوە تورکیە بە تورکیە بڵێ تۆ قسەمەکە لەبەرەوەی کوردی نازانی فارسێ بە فارسێ بڵێ تۆ قسەمەکە لەبەرەوەی کوردی نازانی عەرەبێ بە عەرەبێ بڵێ قسەمەکە لەبەرەوەی کوردی نازانی ئەمە قسەی قۆڕە کاکە چونکە ئێمە خۆمان پێ سووکە لە واقعە من یۆنانی نازانم زمانی یۆنانی گریکی کاکە بەڵام ئەزانم سوقرات و ئەفلاتون چییە ئەزانم مێژووی یۆنان چۆن و چۆن نەهاتووە باشە من فەڕەنسی نازانم بەڵام فەیلسوفەکانی فەڕەنسا ئەناسم مێژووی فەڕەنسا ئەزانم کانتیە و ئەزانم فڵان و فیسار و نیشە و چۆچوارم بابەتانە چییە من زمانی ئاڵمانی نازانم بەڵام مێژووی ئەڵمان ئەزانم هەیلەوە من فارسی نازانم بەڵام مێژووی ئێران ئەزانم کاکە مێژووی دروستبوونیان ئەزانم شارەزای ئەدەبیاتیانم شارەزای هونەریانم لە واقعە بۆ ئەوروپا و بۆ ئەمریکا بۆ هەمووی هەر بە هەمان شکڵ باشە کەواتە ئەمە ناڕاستگۆییە بەڵام من ئەگەر کەڕوولاڵ بم خوێنەواریشم نەبێ بەس بڵێم ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله ئیسلامەکانە بەخوا ئەمە تەواوە ئافەرم ئیتر پێویست بە هیچ شتێک ناکە بەڵام ئەگەر ڕەخنە گرت لای ئەمانەتی تۆی بە کافر باشە وەیە ئەم بەحسانە مەسەلەکە ئیلاقی بەسەر مەسەلەی ئاینە یا مەسەلەی دینەوە نییە لە حەقیقەتە هەتا پەیوەندی مەسەلەی خواپەرستیەوە نییە ئەمە جۆرێکە لە نەتەوەچێتی باندەس واتە فاشزمی عەرەبی
کە ئەتانەیە فەرزیکەن وەتوانەوەی گەلی کورد لەم بۆتەیە لە واقع هەتا کۆمۆنیستەکانش هەروە بوون ئایدۆلۆژیا بە کورتی کە ئەبێ ورد ئەکرێتەوە بۆ دەسەڵات و سیاسی هەروایە خۆشەویستان کۆمۆنیستەکانیان و بابای ئێمە کرێکارانی دنیا ڕەهاکەین و ڕزگاریەکەین کرێکاران و کەس باسی نەتەوە و کورد و عەرەب و تورک ئەوە نەکا ئەی بۆ عەرەبەکان باسی نەتەوەی خوانەکەن بۆ تورکەکان ئەیکەن بۆ فارسەکان ئەیکەن خۆیانش موسڵمانن ئەی بۆ ئێمە باسی نەکەین بۆ ئێمە حرامە نەخێر من ئەو مسلمانم خۆشەوێ کە دیفاع لە گەلەکەی خۆیەکە دیفاع لە نیشیمانەکەی خۆیەکە کە کوڕی خۆی ناکە بە قوربانی کشی خەڵک ئەوە لای من مسلمانێکی بەڕێزە بەڕاستی تەواو مانە عەزیزان و خۆشەویستان من بۆیە ئەم شەو ئەو لایڤە کورتم کرد بۆ ئێوەی خۆشەویست تەنها بۆ ئەوەی کە عزیزان ئەم فەزا ناشرینە لە سۆشیال میدیایە هەوڵ بدەن کە تۆزێک تەرک کرێ بەڕاستی تەرک بکرێ خۆشەویستان بە ئەم هەموو جوێن و سوکاتێ بە یەکتر نەکرێ عزیزانی من کاکە تۆ لا خۆی دەست بە نوێژەوەیە لا خۆی مسلمانی تو بۆ چون بە دایکی منە دەی کاکە کە لە ئاورەبوونەکان بردووە لەسەرەوەی کە من پێم وایە نەورۆز پێویستە بکرێت منیش ئەڵێم تۆ ئەبێ ڕێزی نەورۆز بگریت کێشاوە نییە کە کاوە کوردە و کێ ناتان شوێنە باوتەن بەهارە و وەرزێکی نوێ و خەڵک پێی خۆشە و خەڵک پێی ڕات و بووە بەدابوو نەریت و پێویستە ڕێزی بگری کاکەش ئایلۆ پێویستە ڕێزی بگری تەواو خۆم عالەمە جوولەکە نییە کاکەش من لە پێنجێ نابووم تاقی ماڵەکەی ئێمە هەمیشە قورئانی تیا بوو کاکە باوکی من کاروانچی بوو حاجی عەلی پێنجێنی کاروانچی بۆ خۆشەویستان بە درێژایی هەموو تەمەنی کاڕۆی بۆ سەفەر قورئانێکی بچووکی لە بە پشتێنەکەیا بوو لە حیاتمان نەمدیوە باوکم نوێژی بچێ یەک جاریش لە دنیا لە ژیانمان نەبینێ باوکم یەک ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوو نەبێت باشە لە ژیانمان نەمدیوە یەک فەرز جێبەجێ نەکا لەوەی کە موسڵمانە هەیە تو بۆ پێ دوایە ئەوەی کە کۆمەڵ نەبێت کافرە ئەوەی ڕەخنە لە مەسعود عەبدولخالق گەیتر کافرە ئێوە بۆ بووم خۆتان کردە بەشێکی عەجیب و غەریب کاکەجێ وا نییە کاکە وا نییە بەڕاستی لقمان کۆمەڵە قسەی قۆڕی کردووە ڕسمی کابرا هەڵەواسم و عەیبە بەڕاستی کاکە لقمانەوە کاکەش ئەوە عەیبە بەڕاستی تۆ پێویستە ڕێز لە هەموو کەسێ بکریت ڕەخنەت لێ هەیە حەقتە قبوڵی نییە حەقتە بەڵام پێویستە ڕێز بەڕێزەوە لە بەرامبەر خەڵکا قسە بکەیت هەتا مەسعود بازانی کە ئەمڕۆ گەورەترین دیکتاتۆرە لە مێژووی ئێمەیە پێویست ناکات تۆ تەنها بڵێ ڕسمەکەی مەسعود دابنی هەموو بەیانێکۆنت فی لێ بکە هیچ پێویست ناکات ڕەخت لە مەسعود بازانی بگرە لە مەسعود بازانی تۆ دزیت تۆ تاڵانچیت تۆ خائینیت تۆ کولفرۆشیت تۆ ئەمە کرد تۆ ئەوە کرد تۆ ئەوە کرد تەواو ڕەخنەی لێ بگرە خۆ حەقی خۆتە کاکە وەکو ئارام ئەحمەد وەکو من ڕەخنەی لێ بگرە بەڕاست تەواو لەبەرەوە هیچ کاتێ من ڕێگە نادەم کەسانێ بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دابنیشێ بێدەنگم کا بەڕاستی بەو ناوە بڵێ تۆم بۆت نییە لەسەر ئەم مۆزوع قسە بکەیت باشە کاتێکە کێ خۆراسانیە کێیە کە یەک عەلە زمانی ئەبڕم ئەمە خەتەرە خۆشەویستان بۆ کۆمەڵگای ئێمە بەڕاستی ئەمە خەتەرە ئەمە لە مەسعود خەتەرناکترە تەواو جواب ببایەتەوە بوتە ڕۆڵە تۆزێ بە ئەدەب بە قسەی ناشرین مەکە تۆزێ بە حەیا بە قسەی ناشرین مەکە شێ فێری کردووی کە ئاوا ناشرین بیت و ڕسمی سەلاحەدین ئەیوبی هەڵواسیت و بڵێ ئەمە ئەوە بێڕێزی پێ بکەیت وەرە قسەکە بە فاکت بە مێژوو قسە بکە بەڕاستی من هەر ئەو نەم بۆ ئێوە هەبوو خۆشەویستان ئیشەڵا هەفتەی ئایندەیەمەوە خزمەتان بۆ یەک لایڤ هەوڵە دەم کەیتر لایڤەکانیشم کەم بێ چونکە خۆتان زانن لەم بابەتانە بەڕاستی زۆر بە کەمی لەسەر ئەم مۆزوعانە قسە ئەکەم ئەمەش تەنها بۆ ئەو هەموو جوێن و سوکایەتێ بوو کە بە یەکتاندا بەڕاستی خۆشەویستان لە دوای ئەوەش هەر لە کولە فەزایەکی زۆر ناشرین لە سۆشیال میدیایە هەیە بۆ سوکاتیکردن بە یەکتر ئەمە تەرکە بابەتێک ئەنووسم تۆ بە دڵی نییە بۆ لە مناقەشەم لەگەڵاکە کاکە مناقەشە ناکەی جوێنم پێمێ برایشین جوێنم پێمێ تۆ چۆن جوێندان ترۆرکردنی کەسایەتی خەڵکە تۆ جوێن بە دایکی من بۆ ئەدەی بە خوشکی فڵان کەس بۆ ئەدەی بە فڵانەکە چۆن جوێن ئەدەی کاکە مناڵێکە وەڵڵاهی خۆشەویستان زۆر جار ئەڵێم ئەم سۆشیال میدیایە هەر بەجێ ئەهێڵم نە ئەنووسم نە قساکەم کورە کاکە من تەمەنێکم هەیە شیعرێ ئەنووسم کەچی مناڵێکی 15 ساڵ ئەڵە گوبخۆ باشە کاکە عەزیزەکەم تۆ دایک و باوکی فێری تەربیەتیان نەکردووی چاوەکەم فێری ئەخلاقیان نەکردووی کاکە باوکو نەویتۆ ڕۆ ڕێز لە خەڵک بگرە دایکە نەویتۆ بە قوربان ڕێزی خەڵک بزانە چاوەکەم تۆ بۆچی ئەوە تەربیەت کراوی کاکەش بۆیە
بڕواتانە بێ خۆشەویستان ئەو کۆمەڵگای عێراق کۆمەڵگایشی فۆڵزەویە خواوەشیل تەنها دیکتاتۆر چارەسەریەکات ئەو کۆمەڵگای ئێمە وەڵڵا عەزیزان ئازادی دیموکراسی بە عەمەلی کۆمەڵگای عێراق نایەت باوەڕتانە بێ بۆیە شەرق ئاوا چەقیوە هەزاران ساڵە شەرقیشی پێ ناکرێ بەڵام سەری ئەوروپا دەچێت ئەوان دەچێن چونکە ئینسانی شەرقی بڕوای بە ئازادی نییە بڕوای بە دیموکراسی نییە بڕوای بە ماف نییە بڕوای بەلبەیەکەوە ژیان نییە بڕوای بە لێک تێگەیشتن نییە کاکە بۆ یەکە بەس یەکتر شکاندن یەکتر کوشتنن یەکتر تاڵانیکردن ئەمە مێژووی ئێمە بووە شەو شۆگاتان خۆش بێ هیوادارم کە حەقی خۆی میابێتێ خۆشەویستان هیوادار کەس حسابی هەڵە بۆ قسە و باسەکانم نەکە من لەگەڵ ئەو تەرەفانە لەگەڵ هیچیانەنی بەخۆ نە لەگەڵ زمانی ئەو لوقمانەیە نە لەگەڵ زمانی ئینامناویشی ئەم کاروان و چێش و ئەم بابەتانە ئەم دوو زمانە هەردووشیان دوو زمانی پیسن تاواکەری یەکتریدن بەڕاستی ناخۆش بەڕاستی واتان کردووە ئینسان بەترسەوە کۆمنتێک بنووسێت کۆمنتێک ڕێی خۆ بدەی کاکە بەترسەوە چکە جۆنی پێدەن باشە ئەچکێنن بێحرمەتی بە کەس و کار و بە بنەماڵەکەتەکەن کاکە ئەمە بەڕاستی نەخۆشیە بڵاو بێتەوە شەو شۆگاتان خۆش بێ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە خواتان لەگەڵ بێت هیوادارم کە قسەکان سوودێکی هەبێکیتی بەڕێزەوە لەگەڵ یەک تەعاملکەین ڕخنەمان لە سەلاحەدین ئەیوبی لە هەر کەسێکەیە بەڕێزەوە ڕخنەکانی خۆمان بگرین دوور بێ لە بێ ڕێزی لە بێ احترامی لە سوکاتی کردن بچین مێژوو بخوێنینەوە بچەند ڕاستیەکان دەرخن بۆ جیلەکانی ئێستا بۆ مێژوو ئەمانە هەمووی بڵێن دوور بێ لە بێ حرمەتی کردن و سوکایەتی کردن و جوێندان و ئالم بابەتان خواتان لەگەڵ بێ عەزیزان و خۆشەویستان بەخێرچ